سەرۆکێ هەرێما کوردستانە دێ 34مین ساڵ ڕۆژە کیمیابەرانە هەڵەبجەدە پەیامێک بەڵافکروتێدە گوتک و ئیرۆ بەڕێز و شکۆ ساڵ ڕۆژە بێتەرژە 5,000 شەهیدên هەڵەبجە ببیرتێنن. هەروەها سەرۆکی هەرێما کوردستانê گوتک و بەریا 34 ساڵان ڕۆژەکەوەکە ئیرۆدا ئەو دێ سامناکترین تاوانە دیرۆکی دەبوونە قۆربانیا دەستێ ڕژێمە ویدەمیە عێراقێ کۆبچەکن قەدەغەکریên کیمیاوی کۆمکۆژی دەرمافێوان دەهاتە ئەنجامدان و بە هەزاران کەسێندن بریندار بوون. هەر یەک جوان چیرۆک و بسەرهاتەکە دل ئێش لەگەل هەیە. سەرۆکێ هەرێما کوردستانê گوتجیک و کارەساتە کیمیابەرانە هەڵەبجە هەتای وێسنبلا ملەتێکی ستەم لێ هاتیکردن بمینێ کۆبتەنێ تاواناوان لەسەر خاکە ڕەسە ناخوابوون و دەبن ئاسمانی خۆدا داخوازە ژیانێ و ئازادیە و دادپەروەریە دەکردن کۆمەڵەتێکی ڕۆڵەکەوی یا مەزەندێ شارستانیەتە ناوچەیەدە هەیە و بەردەوام دەستێ دۆستایەتیە و مرۆڤ پەروەریە و ئاشتی و پێک بە ژیانێ و لێبۆرینێ بۆ هەمووان درێژ کردە. سەرۆکێ هەرێما کوردستانê سەربار کرد و گوتک و کیمیابەرانە هەڵەبجە هەوڵەکە دنابێ ئەنجامە تاوانبارên دیرۆکێ بوو تاکۆڤینە گەلێ کوردستانê بۆ ئازادیە و سەرفرازیە تێک بشکینێ لێوەکە هەمیشە گەلێ کورد بە خۆراگریمە و ئیرادە و ڕابوون و بەردەوامیە گەلێ کورد شکست بخەیاڵە وان ناحەزانانی. سەرۆکێ هەرێما کوردستانê dê peyama xwe de got ku divê ji hemû rûwekî ve bihter xizmeta Helepçe werêkirin û daxwaz ji dewleta Iraqê kir ku weke erk û pabendî biyasayê malbat û kesûkarê şehîdên wê qurbaniya ku hîna di jiyanê de mane û jîngeha Helepçe qerebû bike û êdî newne piştgihxistin û tevaya pêngavên bi parêzgeha bûna Helepçe bi dawî bîne ta ku bi şêweyekî kêm ji azarên wan kêm bibin. سەرۆکێ هەرێما کوردستانê dê peyama xwe de daxwaz ji civaka navdewletî û cîhanê kir ku hewlên berdewam bidin ta ku rê newêdan karesata Helepçe lê tucihekî din dubare nebê û çekên komelkuj û berhemînana çekan bi yekcarî û bi temamî werê qedeğekirin û bi hemû şêweyekî rêgirî lê bikaranînê werêkirin. Dê dawiya peyama xwe de serokê Herêma Kurdistanê got ku baştirîn wefa û rêz bo canê şehîdên Helepçe û Kurdistanê ئەوە ku tevaya hêz û aliyan û pêkhateyên Kurdistanê yek rêz û teba bin û pêk ve kar bikin ta ku tevaya mafên destûriyên gelê Kurdistanê bi dest vebînin û federalî û qewareya destûriya Herêma Kurdistanê biparêzin û tevaya aliyan waneyan ji pendên dîrokî bibînin bo dema niha û pêşerojê wan bikne rênîşandar.